سڵاوی خواتان لێبێ ئەی خوشکان و برایانی بەڕێزم، هیوادارم هەمووتان لە خێر و بەڕەکەتدا بن. لەم ڤیدیۆیەدا وەڵامی پرسیارەکانە دەمەوە. دەستخۆشیتان لێ یەکەم پرسیارێکی زۆرم بۆ هاتبوو، بەس هەمووی ئەو پرسیارانە من ناتوانم لە یەک ڤیدیۆ جواب بدەمەوە. پرسیارەکانەکەم بە ڕەقەم و شمارەوە لە چەند ڤیدیۆ جوابیان دەمەوە. با دەست پێ بکەین. پرسیاری یەکەم، نووسیبوویان لە مەسیحیەتدا چ شتێک حرامە؟ ئێمە لە مەسیحیەتدا ناڵین حرام، ئێمە ئاڵین گڵاوە. بۆ نمونە گۆشتی کەروێشک، بەراز، هەڵۆ، سیسارکە، ڕاستوو، جرج، مارمێلکە، ئەوانە گڵاون. پرسیاری دووەم، مەسیحیەت چییە؟ مەسیحیەت یانی ڕێگا و ڕەوشی دروست ژیانکردنە. پرسیاری سێم، بۆ عیسای پیرۆز لە خاش دراوە لەبەر پاکبوونەوەی گوناحەکانی ئێمە. پرسیاری چوارم، عیسای پیرۆز لە کاتی کام پاڵشا لەدایک بووە؟ پاڵشا هیرۆدیس. پرسیاری پێنجوم، ئینجیل یانی چی؟ ئینجیل یانی خەبەری خۆش یا پەیامێکی خۆش. پرسیاری شەشوم، سێ بەشی مەسیحیەت نێوبەرە، وەک چۆن موسڵمان شیع و سونی هەیە، لە مەسیحیەت شاوە سێ بەشەیە، بۆ نمونە کاتۆلیک، پرۆتێستان و ئۆرتۆدۆکس. کاتۆلیک جامع بە معنی جامع کە ئەو کەسانی کە لە ڕۆمن، پرۆتێستان کە خۆشم پرۆتێستانتم یعنی احتراز کنەندە، کە کەشیشێکی ئەڵمانی 500 ساڵەوە پێش احترازی بە کلیسا لێدا بە کاتۆلیکەکان، و ئۆرتۆدۆکس کە ئەو کەسانی کە لە ڕووسیا ئەژین ئەوانە ئۆرتۆدۆکسن، فێربوونی بە معنی فێربوونی دروست. پرسیاری حوتم، ئیمانوئێل چییە؟ ئیمانوئێل یانی خوا لەگەڵ ئێمەیە، کە من نێوی مەسیحی منیش ئیمانوئێلە. پرسیاری هەشتم، عیسا یانی چی؟ هەڵبژاردرا و ڕزگارکەری هەمووی گیان. پرسیاری نۆم، سێ جەژن یا عیدی مەسیحی چییە؟ دۆستی خۆشەویست، لە دایکبوونی عیسای پیرۆز کە 2022 ساڵ پێش دەکەم، دوای ئەوە عیدی قیامە کە 3 ڕۆژ دوای ئەوەی کە عیسا لە خاچدرا هەستاوە کە یارەکانی چوون لە نێو قەبرەکە نەمان بوو، و عیدی پنتیکاستە. پنتیکاست کە 50 ڕۆژ دوای عیدی قیامەکە و دوای ئەوەش 7 هەفتەژەکە، کە لەو کاتەیە ئەو کە ئیسا ئاخرین جار لەگەڵ یارەکانی بوو کە عەشای ڕەبانیان کرد، ڕۆحی پیرۆز کە ئەچێ لەوێ ئەچێتە نێو لەشی یارەکانی عیسای پیرۆزەوە کە 12 کەس بوون. ئەو لە ڤیدیۆی کە باسی یەکەم. هیوادارم وەڵامی پرسیارەکانم دابێتەوە. هەر پرسیاری کەشەیە من لە خزمەتتانم بیڵێن. هیوادارم هەمووتان لە خێر و بەڕەکەتدا بن. زۆر سپاس بۆ مولایەک.